بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خۆی گەورەتان لێبێت بینەراز و خۆشەویستەکانی پێم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵک هاتمەوە خزمەتی ئێوەی ئاز و خۆشەویست بەڕێزان تەوەری ئەمڕۆی دوانگەی خەڵک تایبەتە بە چین و توێژی خوێندکاران بەو پێی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵێک گرفتی گەوریان هەبوو و ئێستاش گرفتەکانیان وەکو پێویست چارەسەر نەکراون و ئەم گرفتانەوای کرد کە ڕێکخراوە قوتابی و خوێندکارەکان بێنێتە سەرخەت و کۆبنەوەیان پێ بکات و لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا کۆیکردنەوە بۆی کە کۆمەڵێک بڕیار بدەن سەبارەت بە چاکردنی یاخود گوێڕاگرتن لەو ڕەخنە و پێشنیارانەی کە خوێندکارانی پۆلی 12 ئامادەی ئەمساڵ ڕووبەڕووی وەزارەتی خوێندنی باڵان کردوتەوە. تەوەری بەرنامەکە ئەوەیە بۆچی هەموو ساڵێک بەشێک لە خوێندکارانی پۆلی 12 ئامادەی ناوەکانیان ناگەڕێتەوە یاخود خوێندکارانی پۆلی 12 ئامادەیی هەموو ساڵێک لە کاتی گەڕانەوەی ناوەکانیاندا کۆمەڵێک گلەی و گازندان لە حکوومەتی هەرێم و بەتایبەت لە وەزارەتی خوێندنی باڵادا هەیە. خۆ لە هەرێمی کوردستان بەر لە ئەوەی کە قوتابی بگاتە وەزارەتی خوێندنی باڵاوە تا بەر لەوەی بگاتە خوێندنی باڵا و ئاستی وەزارەتی پەروەردە تێ بپەڕێنێت دەبینین لە ناوەندەکانی قوتابیان لە ناوەندەکانی خوێندندا بە درێژایی ساڵەکانی تەمەن کە خوێندکار ئەم 12 ساڵە بەڕێ دەکات بەردەوام گلەیی هەیە لە وەزارەتی پەروەردە و ئەمە بەدەرنیە لە کەم و کوڕی بۆ پێی تاوەکو ئێستا لە ناوەندەکانی خوێندندا هێشتا ژمارەی مامۆستاکان کە پێویستە لە ناوەندەکانی خوێندندا هەبن وەکو پێویستین و ژمارەی بیناکان وەکو پێویستنین، بەڵام خوێندکار کاتێک ئەم قۆناغە دەبڕێت لە وەزارەتی پەروەردە دەترازێت بۆ وەزارەتی خوێندنی باڵا واتە کاتێک کە دەگاتە ناوەندی پەیمانگە و زانکۆکانیش بەدەر نییە لە کێشە و گرفتەکان. هەموو ساڵە لە کاتی وەرگرتنی خوێندکاراندا بە تایبەت لەو سەروبەندەدا خوێندکاران گلەییان هەیە لە وەزارەتی خوێندنی باڵا بە تایبەت لەوەتای ئەم سیستەمی زانکۆلاینە پەیدا بووە. گرنگترین خاڵ کە ئەمساڵ خوێندکاران تیایدا خۆیان بە مەحروم دەزانن و خۆیان تیایدا بە مەغدور دەزانن ئەوەیە کە سیستەمێک دوای ئەوەی کە خولی یەکەمی تاقیکردنەوەکانی ساڵیان ئەنجامدا وەزارەتی خوێندنی باڵا کۆمەڵێک بڕیاری دەرکرد یاخود سیستەمێکی تازە پەیڕەوکرا کە ئەوان پێشتر لێی ئاگادار نەبوون. ئەویش سیستەمی 37 بۆ پێی کە خوێندکاران لە خولی یەکەمدا لە 170 وەربگیرن و لە 130 بۆ خولی دووەم. ئەمە وای کردووە کە خوێندکار لە خولی یەکەم ئەگەر هاتبێت و کۆنمرەی 61 هەبێت لە بەشێکی دیاریکراودا، لە خولی دووەم کاتێک کە وانەیەکی هەڵگرتووەتەوە یاخود بەهۆی نەخۆشیەوە یاخود بە هەر هۆکارێک لە هۆکارەکان کە نمرەیەکی هێشت بێتەوە سیر دەکەی تا 15 نمرە چووەتە سەر ئەم بەشەوەتە ئەگەر هاتبێ و بە 60 وەرگیرا بێت لە خولی دووەم لە هەمان بەش بە 75 وەرگیرەوە تا 15 کۆنمرە لە ئەو قوتابیانەی کە لە دەورەی یەکەم دەرچوون و بە خولی یەکەم خوێندنی پۆلی 6 ئامادەیان تاو کردووە ئەوان لە هەمان بەش وەرگیراون. ئەمە خوێندکارانی نیگەران کردووە، خوێندکارانی بێتاقەت کردووە، چونکە سیر دەکەن لە هەمان ئەم تەختەیی کە یاخود لە هەمان ئەم کورسی کە لە پەیمانگە یاخود لە زانکۆکاندا دەنیشن کەسێک لە تەنیشتی دادەنیشێت کە هی ئەو چەندها لەبەرەوەی کە بە دەوری دووەم خوێندنی تەواو کردووە 13 بۆ 15 نمرەی بەرزترە لەو کەسەی کە بە دەوری یەکەم تەواوی کردووە. ئەمە وای کرد کە خوێندکاران ناڕەزایەتیەکی یەکجار زۆر دەرببڕن. ئەمە یەکێک بوو لە گرفتە سەرەکیەکان کە خوێندکاران تیایدا خۆیان بە مەغدور دەزانن. لە ساڵانی ڕابردوودا هەر خوێندکارێک بە دەوری یەکەم دەرچوو بایە ئەوە 3 نمرە وەکو خەڵات پێی دەدرا لەخرا سەر کۆنمرەی گشتی و معدەلی گشتی بەرز دەبەوە. بەڵام ئەمساڵ 3 نمرەکە نەما، بەڵام ئەم سیستەمەکە هاتووە وەک خوێندکاران باز دەکەن وای کردووە کە ئەوانەی کە بە دەوری یەکەم دەرچوون جیاوازەکە لە نێوانیاندا بڕوا بۆ 13 و 14 و 15 کۆنمرەی گشتی کە ئەمەش بەڕاستی ژمارەیەکی زۆرە، چونکە ئەوانەی کە قۆناغی 6یان بڕیوە و ئەم قۆناغان تێپەڕاندووە دەزانن کە کۆکردنەوەی تەنها یەک کۆنمرە لە معدەلی گشتیدا بەڕاستی ئەگەر بێت و دابەشی بکەی بەسەر دەرسەکاندا بۆ هەر دەرسێک کۆمەڵێک ژمارە دەکات و ئەمە ئەرکێکی زۆر قورسە. بە فیعلی ئەمەش کاریگەری ڕاستە و خۆی لەسەر خوێندکاران داناوە. دانیە خان لە هەولێرەوە لەگەڵمانە. دانیە خان فەرموو. سلام علیکم. سڵاوی خوا لە بەڕێستان دانیە خان. زۆر سپاس. لەسەر ئەو
کێشانە قسەم پێستا لە قوتابیان تووشی بوونە بەڵێ ئەو سیستەمەی کە دامگای ئێستا و ڕێژەی لە سەداسی لە بۆ لە ستا هەفتایە ئەمنۆکو خۆم تەڵەبە لە بە خولی یەکەم دەچوم پێم باش بوو خولی یەکەم زۆر پێ باش بوو ئەوانەی کە بە خولی یەکەم دەچون مافی زیاتریان پێ بدرێت دەزانی لەبەرتی قوتابی هەیە ئەو قوتابی خولی یەکەم یەک مانگی مەجال بوو لە بۆ دەرس خوێندن باشە بەس قوتابی ئانی کە خۆیان دانابوو لە بۆ خولی دووەم ینی فرسەتێکی باشیان لە پێش بوو مەسەلەن 3 مانگیان لە پێش بوو 3 مانگ زیاتریشیان لە پێش بوو باش دانیە خان ساڵانە قوتابیان ئەو هەڵەیان دەخۆستەوە ینی ئەوها بۆ نوعی وایان دەکرد ینی قوتابی خولی یەکەم زەرمەندە بوو زۆر باشە دانیە خان ئەمە لای خوێندکاران شتێکی زانراوەوە ئەمە یەکێکە لە تەکنیکەکانی نمرەهێنان هەندێک لە خوێندکاران دوو وانە یاخود زیاتر دێڵنەوە بۆی ئەو کاتەی زیاتر لە پێشێنە نمرەی زیاتر کۆبکەنەوە بەڵام دەوترێت بە تادیدکراوی لە کۆلێژێک لە کۆلێژەکان بە تایبەت لە دهۆک دەڵێن کۆنمرەی بیرکاری لە بەخولی یەکەم بە 61 وەرگیراوە بەڵام هەمان کۆلێژ ئەو خوێندکارەی کە بە دەوری دووەم خوێندنی تەواو کردووە بە 81 وەرگیراوە واتە 20 نمرە ئەمە جۆرێک لە بێئینسافی نییە دەمت باسی وێ بکەم ئێستا مشکلەکە لێرەیە بۆ ئێستا ئەگەر کۆلێژی پەرستاری تەماشا بکەین بەیەک نمرە فەرقی هەیە خولی دووەم و خولی دووەم خولی یەکەم بەمەسڵ بەیەک نمرە فەرقی هەیە بەس زوڵمەکە ئەوەیە بۆ ناوانەی کە کۆلێژە نزمەکان یان مەحەدەکان ئەوانە فەرقێکی زۆری هەیە مەسەلەن بە 8 معدل بە 9 معدل هەیە 10 معدل فەرقی هەیە زوڵمەکە لێرە لەوەیدایە نەک لەوەی کە مەسەلەن ئەوە لۆ لە سەداسیە ئەوە لەبەرس لە سەدا هەفتایە ئەمنەوەم پێ باش لە سەد و حتا بەس نەک بۆ نوعی کە لە بۆ بەرزەکان فەرقەکە زۆر نییە بەس لە بۆ ئەوانی کە نسم فەرقەکە گەلە زۆرە بەڵێ سپاس بۆ دانیەخان سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی بەڕێستان کاگە عیماد لە شارە زوورەوە لەگەڵمانە فەرموو کاگە عیماد السلام عليكم. عليك السلام ورحمة الله كاغا عماد. بەڕێزم بۆ بەنسبەت تەوەرەکەتەوە هەموو ساڵێک قوتابیانی فەری دوانزە کە فۆرمەکان ئەگەڕێتەوە پێویستەکە کە هەندێک لە ناوەکان نەگەڕێتەوە بەڵام ڕێژەکەی جیازە بەڵام ناکرێت ڕێژەکەی ئەوە نە زۆر بێت کە یعنی ڕێژەیەکی زۆر بچێ بۆ زانکۆ ئەهلەکان. کاک عیماد ئەوەی ئەمساڵ کە لە ناوەندەکانی وەرگرتندا ڕوویدا سیستەمی جێبەجێکردنی ئەم سیستەمی هەفتە بە سیە ئەمە پێتان وایە کە غەدرێک بێت لە قوتابیان وە لە خوێندکاران کراوە بەو پێی کە ئەوان ئاگادار نەبوون لەم بڕیارە و تەنانەت خودی وەزارەتی پەروەردەش دەڵێن باوەڕیان نەکردووە کەمە بچێتە بواری جێبەجێکردنەوە خوێندکاران دوای ئەوەی کە هەندێکیان وانیان بۆ دەرسی دووەم هەڵگرتووە یاخود بۆ خولی دووەم هەڵگرتووە اینجا زانیوێنەکەمە جێبەجێ دەکرێت ئەگەر شارەزاییتان هەبێت لەسەر مەسەرن پێویستێک کە سەرەتا کە وەزارەتی خوێندن وەزارەتی پەروەردە ئەو زانیارە بە قوتابی بدا کە ئەو سیستەمەیان هەیە لەبەرەوەی کە ئەوە خوێندکار نائاگادارە بۆ شتەوە سەربەر سەرەتایشەوە یعنی پەروەردە خەڵک خوا لە سەرەتاوە خوێندن لە مانگی نۆ دەستی بکات نەک لە مانگی دوانزەیەکەوە لەبەر سکوڵی مەنهەجەکە نەکرێتەوە یعنی وا پێویستە کە دەرس خاتە مانگینەوە ئەبێ يعني قوتابی مەجالی هەبێت کە منی حەزی دابەزەکە بکات لەبەری پێویست نەکات دەرس خاتە دەوری دووەمەوە یعنی لەبەر لە خۆشیە دەرس ناخاتە دەوری دووەمەوە. کاک عیماد لەگەڵ ئەم کێشانشدا ساڵانە دەبینین کە ژمارەیەکی زۆر لە خوێندکارە ناوەکانیان لە ناوەندی وەرگرتنی پەیمانگە و زانکۆکان ناگەڕێتەوە بۆی کە درێژە بە خوێندن بدەن لە کاتێکدا بەپێی دەستوری عراق هەموو هاوڵاتیەک هەموو تاکێکی عراقی مافیەوەی هەیە کە لە خوێندنی بە خۆڕایی وەربگیرێت تاوەکو زانکۆ یاخود پەیمانگاش تەواو دەکات بەڵام لە هەرێمی کوردستان دەبینین ساڵانە ڕێژەیەکی زۆر لە خوێندکاران بێبەش دەبن لە خوێندن بە بیانووی ئەوەی کە کۆنمرەکان کەمە یاخود لە خوار شەستەوەی ئایا ئەمە پاساوە بۆی کە وەرنەگیرێن و بێبەش بن لە خوێندن؟ خێر بەڵام ئەبێ حکوومەت دەبێ سەرەتا بێ خوێندکار لەو شوێنە فۆرم پڕکاتەوە کە لە سنتەرە گشتیەکان کە خەڵکی بە ئەزمون و شارەزای لێو گۆڕێ خراوە قوتابیەکان نەک یعنی بۆنە لە هەندێک شوێن کە نەزانن فۆرمەکە چۆن پڕەکەنەوە و دوای ئەویشا بێ حکوومەت خۆی یعنی خەمێک بۆ ئەو خوێندکارانە بخوا کە بێ کە دەرەجەیەکی نزمی هەبێ بتوانێت هەلێکی کاری بۆ دابین بکات. بەڵێ سپاس بۆ کاک عیماد لە شارە زوورەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی تۆ
بەڕێزان لەپاڵ ئەوەی کە کۆمەڵێک بڕیار ئەمساڵ خراونەتە جێبەجێکردنەوە و خوێندکاران پێشتر پێیاشنا نەبوون و ئەگاداری نەبوون وەکو پێشتر ئاماژەم پێکرد ڕاستە و خۆ بڕیارەکان دوای خولی یەکەمی تاقیکردنەوەکان دەرچوون و جێبەجێش کراون لە کاتی گەڕانەوە یاخود ئەم وەردەکاری لە وەرگرتنی خوێندکاران لە سیستەمی زانکۆڵایندا ئەنجام درراوە ڕاستە و خۆ بڕیارەکە جێبەجێکرا جگە لەم کێشانە وەجگە لەم بڕیارانە دەبینین هێشتا ژمارێکی زۆر لە قوتابیان و خوێندکاران ناوەکانیان نەگەڕاوەتەوە بۆ وەرگرتنیان لە زانکۆ و پەیمانگاکان کە ئەمەش جێگەی سەرنجە بەو پێی کە لە چەند ساڵی ڕابردووشدا ساڵانە دەبینی ژمارەیەکی زۆر خوێندکار بە بیانووی ئەوەی کە کۆنمرەکان نزمە لە زانکۆ و پەیمانگاکان وەرناگیرێ ئەمە وا لە خوێندکار دەکات کە بەناچاری بیر لە پلانی بی بکاتەوە بیر لە بەدیل بکاتەوە بۆەوەی کە درێژە بە خوێندن بدات و لە ناوەندێک لە ناوەندەکانی خوێندن وەربگیرێت بەدیلی ئەمەش ئەوەیە کە خوێندکار بیر لەوە بکاتەوە هەر چۆنێک بێت بە قەرز و قۆڵ بێت یاخود بە هەر ڕێگەیەک بێت پارەیەکی دەست بکەوێت و بۆی کە بچێت لە زانکۆیەکی ئەهلی درێژە بە خوێندندا ئەوەی کە جێگەی تێڕامانە لە ئێستادا دەبیندرێت خوێندکاران لە شەقام بۆ پێی کە خۆم گوێم لە بەشێکی لە زۆری خوێندکاران ڕاگرتووە باس لەوە دەکەن کە ئەم پلانەی حکوومەت ئەم سیستەمەی کە دانراوە و ئەم ڕێژە زۆرەی خوێندکاران کە ناوێن ناگەڕێتەوە هەدەف و ئامانجی ئەوان ئەوەیە کە ئاراستەی خوێندکار بکەن بۆەوەی کە ڕوو لە ناوەندە ئەهلیەکان بکەن وە بە پارێکی زۆر خوێندن لەو ناوەندانە سەرف بکەن ئەمەش بارگرانێکی زۆری لەسەر هاوڵاتیان بە تایبەت قوتابیان دروست کردووە بەڵێ کێمان لەگەڵە بەڵێ کاک حەمەڕەشیدمان لەگەڵە لە ژاراوە فەرموو کاک حەمەڕەشید بەڕێزی دەسم کۆژێکاکی بەڕێزمە و کاتت باش هەموو کاتێکتان باش کاک حەمەڕەشید سڵاوی خواتان لێبێت کۆژێتەوەرەی جوانە دا کێشەکە لەوەیدا هەر مەسەلە خوێندکار نیت شێشەکان کەڵەکە بوون تێگەیکی دەسەڵات سەری لێ سرەو دەرناکە سرەوبنیان گێرەدا بەسەوە من نەخوێندەوارم زانکۆی چی و تەلەبەی چی و چەند لێ شێوانی شاب میلەتەکەیە تێگەیکی ئاڕاگام لێ بوو بۆ 50 پێرخواست 2000 کەس بەواسیتە و دەستی درێژ دەکەن یا تەقدیم دەکرد ئەو خەڵکەیان پێستەینەوە وا لەو میلەتەی دەکەن دەسەڵات بەڕێوەبردن ئاوا دەبێ دەسەڵات خۆ کەسانی ئەکادیمی و کەسانی پسپۆر لە شوێنی باشدا دەنێت وەک خۆت وتنی بۆچی سەراو بنگرەی دەدەن ئەوە مەساعەتیانە بەڕای من دڵهێزەکانیش لە پشتیانەوە تێگەیکی بۆ چەوسانەوەی میلەتان ئەوە سیستەمی سەرمایەداری ئاوەی دەکات تێگەیکی لەناو کاکە کوێیان سەلامەتە چکردەوەیەکیان باشە سیستەمی پەروەردە سیستەمی تەندروستی چ بەڕێوەبەراوە تێگە جێگای خۆیەتی تێگەیکی ئەوە چەند لێ شێوانە فقیری قوربەسەر تەلەبەی فقیر سەر بەکوێدا کە ناوی نایەتەوە ئەم هەموو زانکۆ ئەهلیانە کردوتەوە بە پارەتیجارەتە بە میلەتیەوە دەکەن چ دەفەرمووی تا جواب بدەمەوە بڕێزم لە ناو قسەکانتدا ئاماژەت بە خاڵێکی گرنگ کرد کە ئەمە سیستەمی سەرمایەداری و ئەم گلۆبالیزیشنەیە کە باڵی بەسەر جیهاندا کێشاوە وای لە خەڵک کردوێتەوە هەمووی لەسەر ئەساسی مادە بیر بکاتەوە وای لەم وەزع کردووە سەرنجی ئێوە دەمەوێت لەم بارەیەوە زیاتر بزانم ئەی باشە ئێستا ئەم هەموو بەناو تیرۆریستە بۆ دروست دەبن هەمووی سەغڵەت دەکرێن هەمووی بێچار دەکرێن زوڵمیان لێ دەکرێت ئەمە داعشە و ئەمە نازانم چییە ئەمە هەمووی وڵاتان چەوسانەوەیە زوڵم لە خەڵکەکەی دەکرێت کە خەڵکی قوربەسەری چ بکە سەربێ زەلام کاتەوە حەدی خۆی بتەقێنیتەوە لێ بەولاوە ئەمن بە قەناعەتم بێسارکردنە تێگەیشتی بە دەرەزەی سەرنجی تاوانباری یارە سەرنجی ئەمریکایە خوێنمەجی عالەمیە ئیتر دەستخۆشی لێ دەکەم بازەڕۆ نێو نەکەوم سپاس بۆ کاک حەمەڕەشید لە ژاراوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان سوهام لە کوێوە لەگەڵمانە لە سلێمانیەوە بەڵێ سوام خان لە سلێمانیەوە لەگەڵمانە سوام خان فەرموو سلام علیکم عەلەیکی سەلام و ڕەحمەت الله سەرەتا زۆر سپاس دەکەم کە گرنگیتان داوەتم بابەتە زۆر سپاس بۆ بەڕێستان من وەک دەستێکی پۆلی 12 ئەمساڵ کە ناوم نەگەڕاوەتەوە حەسە لە دەرەجەکەم یعنی ئەگەر وەکو پار بووە شمولی زۆر بەچم کردە بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەم بڕیارە هەڵانی وەزارەتەوە بەڕاستی یعنی خوێندکارێکی زۆری وەکو من لە هیچ شوێنێک ناوی نەگەڕاوەتەوە
و ئەمەیە بە وەزارەت با پرسیار لە خۆیان بکەم بۆچی هەتاوەکو ئەم ساڵ هیچ ناڕزایەک نییە بۆ لە جیاوازی نێوان دەرجانی خولی یەکەم و خولی دووەم بەڵام ئەم ناڕزایە زۆری ئەم ساڵ بەهۆی ئەوەیە کە جیاوازی نمرەکان بەڕازەیەکی زۆرە هیچ کەسێک لێی لەوە نیە کە 2 تا 3 نمرە جیاوازی هەبێ لە نێوان خولی یەکەم و دووەم بەڵام ئەم نمرە زۆرە زیانێکی زۆری ئەنی ئەم جیاوازی زۆرە زیانێکی زۆری لە قوتابیەکانتاوە کە ڕێژەیەکی زۆر قوتابی لە هیچ شوێنێک وەرنەگیراوە. سوام خان ئەوەی کە بەرپرسانی باڵی وەزارەتی خوێندنی باڵا باسی دەکەن دەڵێن ئەمساڵ کۆنمرەی 60.64یش لە خوار ئەم ڕێژەیە وەرناگیرێت ئەوەی کە تۆ لە ناو خوێندکارانی وە خۆشتێکێکی لەوانەیە کە ناوتان نەگەڕاوەتەوە کۆنمرەی چەند نەگەڕاوەتەوە ژمارەکەی بەرز بێت و لە هیچ شوێنێک ناوی نهاتبێتەوە؟ من خۆم 75.7 هەیە و لە هیچ شوێنێکیش ناوم نەهاتۆتەوە. 75.7 و لە هیچ شوێنێک ناو نەگەڕاوەتەوە؟ بە هیچ شێوێ ناوم نەگەڕاوەتەوە تەنها لەبەرەوە دەستی خولی دووەم ئایا کە ئەوانەی دەستی خولی دووە من هەوڵیان نەداوە یاخودمان بوون یاخود بەکات خوێندندا بۆچی ئەم هەموو پیاوەزیە زۆرە ئەو هەموو زوڵمە زۆرە ئەم ساڵ کراوە بەڕاستی پێ سوام خان لە ساڵانی ڕابردوودا بۆ پێی کە سیستەمەکە ئۆنلاین نەبوو خوێندکاران ڕاستەوخۆ لە ڕێگەی وەرەقەوەدا ئەتوانی ئاعتراض بنووسن وەتانە لە ئەنجامەکانیان بدەن و هەندێک جار بە لانی ئیجابی بۆ خوێندکار دەشکایەوە لەم ساڵدا دەوترێت کە ئاعتراض نووسینیش نییەوەی کە ناوی هاتوۆتەوە ئەوی نهاتۆتەوە دەتوانێت چی بکە ئێوە وەکو خوێندکاران لە ئێستادا دەتوانن چی بکەن دەریچەی یاسایی بۆ ئەوە چییە بۆی کە بێبەش نەبن لە مافی خوێندن؟ وەزارەتی خوێندی باڵا بەشێکی لە سایتەکە بەڵام بەڕاستی نازانم چۆن بێڵم کە سێناو بەش ساڵە ئەو کەسانی کە دیاری کراون هیچیان بۆ خوێندکار نابێتەوە مەگەر دەرەجێکی بەرزی هەبێت وەزارەتی کردوێتەوە کە هەر کەسێری لە 6.4 زیاتری هەبێ ئەبێ وەربگیرێ بەڵام خۆم هاوڕێم هەیە هەفتاوی هەیە هیچ بەشێکی بۆ نابێتەوە تەنانەت ناتوانێت ساڵاش تۆمار بکە. زۆر باشە ئێوە چی دەکەن وەکو خوێندکارانە چونکە بەڕاستی ئەمە زوڵمێکی گەورەیە کۆنمرەی 75.5 لە هیچ شوێنێک نێتەوە هەندێک لە قوتابیان پێشتر بۆیان باس کردم کە وەکو خۆش ئێستا ئاماژەتان پێکرد کە بەشێکی وا ناکاتەوە کە خوێندکار دڵی پێی خۆش بێت بەو پێی کە نمرەشی بەرز بێت ناوی نەگەڕابێتەوە تەنها هەندێک بەشی کشت و کاڵ و ئەوانەی کە چۆن دەوترێت خوێندکاری پێسەرف دەکەن ئەو بەشانن کە ینی کورسی بەتاڵیان زۆر ماوە کەمتر خوێندکاریان دەکات بەڕاستی تاکەسی کە بۆ ئێمەیان هێشتۆ کە خۆشیان ئامانجەکەیان هەر ئەوەیە ڕوو لە زانکۆ و پەیمانگە ئەهلیەکان بکەین کە ئەمەش خۆی وەزارەت ئەمڕۆ بڕیارێکی دەرکردو بە فەرمی کە ماوەی پێشکەشکردنی فۆرم بۆ بەسەر تایبەتیەکان بۆ زانکە و پەیمانگە ئەهلیەکان پێشکرێتەوە ئەمەش ئامانجی خۆیانە ئەیانەیە خوێندکاران ڕوو لەو شوێنانە بکەن کە بەپارە بخوێنن بەڕاستی هەموو ئامانجی ئەوان ئەوەیە. بەڵێ سپاس بۆ سوام خان لە سلێمانی و سپاس بۆ سەرنج و تێبینە جوانەکانتان بەڕاستی لە ساڵانی ڕابردوودا کەسێک کۆنمرەی 75 یاخود هەر لە سەروی هەفتاوە هەی بواە لە کۆمەڵێک بەش لە پەیمانگە و زانکۆکان لە بەشی باش ناوی دەگەڕایەوە بەڵام خەریکە ئەم واقعا دەچەسپێت کە ساڵانی ڕابردوو بە خوێندکاریان دەوت کە خوێندکارێک لە کۆنمرەی 90 کەمتری نەبێت ئەوە با چاوەڕوانی ئەوە نەکات لە بەشێکی باش وەربگیرێت یاخود هەروەر بگیرێت ئەمەش سیاسەتێک کە بەڕاستی یەکەم کەس ڕەتدانەوەی ئەم سیاسەتە خودی قوتابیان بن دەبێ بۆ پێی کە خۆیان چین و توێژێکی هۆشیاری کۆمەڵگەن و داینەمەوەی گۆڕانکاریەکانن. بەڵێ دیلان خان لە کوێوە لەگەڵمانە فەرموو دیلان. سلام علیکم. علیک سلام و رحمة الله. من نام دیلانە لە کوێوە لەگەڵتان. فەرموو دیلان خان. لەسەر تەوەری بەرنامەکە چیتان هەیە؟ ڕووی دەم لەو دوو حکومەتەکەم یەک پرسیار لەمان دەکەن. بەڵێ فەرموو. من 12 ساڵە دەخوێنم. 11 ساڵم بەبێ هەوو دەخوێندووە دەکا یەک ساڵ مای ئەیستۆری شەشە. بەڵێ. منیش ڕووی دەم لەو دوو حکومەتێ بەرپرسانی ئەو دوو حکومەتە کە چەند ساڵ خەباتیان کردو بۆ گەریتێ ئایا ئەمن ئەگەر بێن 11 ساڵی خەباتی ئەوانە زەربی سپڕکەمەوە چ دەڵێن؟ زۆر باشە کەواتە هەوڵ و کۆششی 11 ساڵ و 12 ساڵی ئێوە ئەوان تەنها بە بڕیارێک سفریان کردوێتەوە دەتەوێت ئەمە بڵێ؟ دەمێ ئەوە بڵێمە دەمێ ئەوش بڵێم کە 11 ساڵی خوێندنم سفری ساڵم دەکەم کە پۆلی
ئێستا من لە وازی زانستی ئامادەیم کە تۆلی شەشی زانستیم یعنی 11 ساڵی خوێندنی سفر دەکەنا 100 ساڵ بڕیار نووسی من بدەن مەسعود بارزانی ئەمەی پێ باشە کە 11 ساڵی خەباتی تەمەنی زەرفی سفرکەمەوە. دیلان خان ئێوە وەکو خوێندکاران دەتوانن چی بکەن؟ ئێوە خۆ چین و توێژێکی ناهۆشاری کۆمەڵگەن نین، ئێوە زیندووترین چین و توێژی ناو کۆمەڵگەن. ئێوە بۆچی خۆتان لە چەند ڕۆژی ڕابردوودا هەندێک گرتبوونەوە و کۆمەڵێک ڕێکاری مەدەنیتان گرتە بەر، بۆچی زیاتر سوور نابن لەسەر داواکانتان و تاوەکو شتێک بە شتێک دەکەن؟ کاکیان خۆوانە لە گوێیان هێ نەچاویان هەڵکۆکو خوای گەورە سوەتی بەقەرە دەفەرمێت بكم عنهم نجعل ربنا زبيسن والله أنا أجر من ضمن أجر توزع إنساتيت يعني وجدان ينظر هرجيز أمكاري عم بلا مدة خن كاراني قال كورنيك أنا حز يعني هواي قال كردستان نخن دوار بخو يعني صار بدنا وجدي خو عم بكن نجان خو عم بريتن أنا أشتيان زي الإيمة والله ديما قد سبنا نادي اللي بردم أنا حسر بكين ضيع بخن كاري قال كردستان أم دولة أخي حرب وخيان براسي هم كان بدي حد يعني حتى إيران هاي دیلان خان دەوترێت کە ئەم سیاسەتە کە حکوومەت بەم جۆرە بە تایبەت وەزارەتی خوێندنی باڵا پەیڕەوی دەکا هەدەفیان ئەوەیە کە زانکۆ ئاهلیەکان بە خوێندکارانی خەڵکی هەژار و کەم دەرامەت پڕ بکەنەوە بە ناچاری بە قەرز و قۆڵە بێ ئیتر بە سوال بێ بە هەرنەوەیەک بێت وا لە خوێندکار بکەن کە بچێ لە ناوەندێکی ئەهلی خوێندنەکەی تەواوکە فی سەبیلی ئەوەی ساڵانە 3-4 ملیۆنێکی لێ وەربگرن. سەرنجی ئێوە وەکو خوێندکارێک ئێوە لە ناو واقعەکەدان ئایا بە فعلی مەبەستی حکوومەت لەم کارەدا ئەوەیە یاخود ئێوە چی لەمە دەخوێننەوە؟ دڵنیا بە دڵنیا بە سەرنجیان هەر ئەوەیە بیانێ زانکۆ ئەهلیەکان پڕ خوێندکارکەن ئەو پارەی کە لە خوێندکارەکان وەری دەگێرلیکەنەوە باغەری خۆیان زانکۆ ئەهلیەکانیش خوێندکار کەم بێتەوە. ئێستا بڕۆ بەس ببینە کوردستان چەندین زانکۆ ئەهلی لێ هەروە زانکۆ ئەهلی لەسەر ئەهلی وا دروست دەکرێت زانکۆ ئەهلی ئەمریکی زانکۆ ئەهلی ئەمریکی لە سلێمانی ئەمریکی لە دۆڵ زیها نازان هم زانکو أهليان آخر بوتي في ما فينا يساقوم لشاري كوي دوز محدي أهلي زانكوي أهلي أي كاسة أو زانكوي كوي سيدي أو طلباني زانكوي كوي سيدي بسون دبي يعني والد كان كاران سمبراسية مظلومتي زور جورية بكي خوان بريار دقورن بكي خوان جاين طلبة دزمشان دكان بكي خوان سرن في الدنيا كان دكان أصلا أول زاري سلوده إيشان كي بس ينضلق بس زانم أو شلون صادقة تنشك ده على وزارة الترورديك أو خاص من كلامي تمشي عند روينا أمدي كده أصلاً من يكمل صامو استقالي دوازم هذا زور خمر تجارب ده كنا كان صار دوازم دبرم شكله زانم به ودي إخوان دنيا دنيا به هذا ده إخوان دنيا أما تأخري وأم برسيارب كمنيش دیلان خان تاچن ولا خوێندکاران دەکا کام ساڵ پۆلی دوانزن کوردوتنی دەست و پەلیان بشکێت و تااقەتی سایان نەبێ بۆ پێ دەبینن کە لەم لاوە خەڵکانێک وەک ئەم پەیوەندی پێشتر ئەم بەڕێزە ئاماژەی پێکرد 75.5 بۆ لای شوێنێک وەرنەگیراوە ئەمە ناومێدی لای خوێندکار دروست ناکە بە دنیایی و ئەمە نەک ناومێدی حتا لە نصف خوێندکاران ڕۆژ بەکار ئێمە لەسەر پۆلی دوازم پۆل لە پێنجەکان بەڵام ئاخە بەس زبان بۆ بینە دوازە لە دوازە دەزانین کە لە هیچ خوێندکەوێک ناومان نایەت و ئەگەر ناویشیان بێت و خۆ ئەو تا ساڵە خوێندنمان بەبێ بەتەواو دەسێنی سەعین نابین و لە یەک شوێنێکدا نامەزێن ئەمە زۆر بوومیە بەرامبەر بە خوێندکارانی گەلی کورد دەکرێت بەڕاستی ئەو حکومەتە دەیەوێت ئێمە نەخوێندەوە بین بۆی ئەوانە حەسێکیان بکەن ئێمە بڵێن بەس ئەوانە فەرمو ئێوە ئەوماڵی خۆتانەت لە کوردستانەکان بیکەن بەڵام زۆر سەهون وایە بۆ ناکرێتەوە. بەڵێ سپاس بۆ دیلان خان لە کوێوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانتان بەڕاستی ئەمە وەکو سەرنجی خۆمە هاوڵاتی وە تاک نەخوێندەوار بێ وە تێنەگار لە واقعەکان پێم وایە ژیانێکی خۆشتر بەسەر دەبات نەک لەوەی کە لە واقعەکان تێبگات و بەڵام دەستەوەستان دابنیشێت وە نەتوانێت هیچ گۆڕانکاری دروست بکات. تەکید بە حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕەنگە نیەتێکی وای هەبێ هاوڵاتیان لەم جۆرە ژیان بەسەر ببەن بۆی کە ئاسوودە بشین. بەڕێزان دەمەوێت ئاماژە بە هەندێک لە کۆمنتەکان دەم کە ئێوە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لەسەر تەوەری بەرنامەکە نووسیوتانە. ئیبراهیم خورشید دەڵێ نەبوونی کەسانی پسپۆڕ و دانەنانی کەسی شیاو بۆ شوێنی شیاو وای کردووە کە خوێندکار باجەکە بە قورسی بدات. نیگار جەلال دەڵێت ئەمە هۆکاری سیستەمی خراپی بێ بەرنامەکەی وەزارەتی خوێندنی باڵایە کە خوێندکاران بەم جۆرە ناوەکانیان دەگەڕێتەوە. بڕۆ عەزیز دەڵێ حکوومەت نەخوێندەواری دەوێت پێویستی بە کەسی خوێندەوار نییە.
بشرا محەممەد دەڵێت بەهۆی دانانی ئەو سیستەم و بڕیارانەی وەزارەتەوە کە تەنها خوێندکار تیایدا زەرمەند دەبێت بۆیە ژمارەیەکی زۆر لە خوێندکاران ناوەکانیان ناگەڕێتەوە. بەڕێزان هەر لەسەر تەوەری بەرنامەکە سۆران عالی دەڵێت چونکە حکوومەت دەربەستی ئایندەی گەنجی ئەم وڵاتە نییە. هەڤاڵ عوسمان دەڵێت ئەم بڕیارە خراپانی وەزارەتی خوێندنی باڵا دەری کردووە وای کردووە کە خوێندکاران بەشێکی زۆریان ناوەکانیان نەگەڕێتەوە لە ناوەندەکانی خوێندن. ساکار محەممەد دەڵێت لەبەرەوەی کە حکوومەت خەریکی نەوتفرۆشتنە و هیچی لەو قوتابیانە دەست ناکەوێت ئیشی خۆی گرنگترە. لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان کە دەمەوێت بیرتان بخەمەوە کە خوێندکاران دەنگ و هەڵان لێبەرز بووە ناڕەزایەتیان دەربڕی سەبارەت بە گەڕانەوەی ناوەکانیان. بەشێکی زۆر لە خوێندکاران کە زیاتر لە 25,000 خوێندکار دەبێت لە سەرتاسەری هەرێمی کوردستان ناوەکانیان نەگەڕایەوە. ئەمە وای کرد کە ڕێکخراوە خوێندکاری و قوتابیەکان بهێنێتە سەرخەت وە فشارێکی زۆریان لەگەڵ خوێندکاران لەسەر شەقامەکان لەسەر وەزارەتی خوێندنی باڵا و حکوومەتی هەرێمی کوردستاندانا. ئەمە بوو کە وەزارەتی خوێندنی باڵا بڕیاریەوەی دەرکرد کە 16,000 خوێندکاری دیکەش لە ناوەندەکانی خوێندن وەربگیرێت. بەڕێزان تاوەکو ئێستا نازاندرێت ئەم 16,000 خوێندکاری کە بڕیار دراوە وەربگیرێت 16,000 کورسی زیاد کراوە بۆ پەیمانگە و زانکۆکان بە چ میکانیزمێک وەردەگیرێت و کێ وەردەگیرێت تایدا بە کورتی کوردیەکە وەردەکارەکەی نازاندرێت و تەنها بڕیارێکە دراوە ڕێکخراوە خوێندکارەکانیش داوای وەردەکاری وەرگرتن و چۆنێتی وەرگرتنیان کردووە بەڵام تاوەکو ئێستا وەڵامی ئەمە تەنها لای وەزارەتی خوێندنی باڵایە. باوکی لاوەند لە سلێمانیەوە لەگەڵمانە. فەرموو باوکی لاوان. سڵاوی خوا لە بەڕێستان باوکی لاوان. خۆشی بۆ بەرنامەکەت و تەوەرەکەت ڕەنگە تەوەرەکەی جەناب کۆمەڵە قسە و باس و کۆمەڵە شتێکە هەڵگەرێ بەڵام بەڕاستی کۆمەڵە قەیرانی کە هەبوو دەبوو جەنابتان و بەرنامەکەتان سەر و پیانە بەڵام سەرەڕای ئەو هەموو کێشە و قەیران و ئاڵۆزی و سیاسی و بڵین عێراق و کوردستان ناوە ئەوەی جەنابش سەوەرێکی گرنگ و داوایە لەبەرەوەی سەرەتای هەموو ساڵێکا کە ئەڵێن ئەوە ناو هاتەوە ناو دەرچوو شتێکی لە 150 ئەو کێشانی کە وەزارەتی خوێندنی باڵا دەکاتەوە داکو ئەهلەکان داکو ئەهلەکانیش هەموو کەس باسدانەکە مستەفیدی یەکەم و ئازانسەری یەکەم کۆمەڵێک لەو کەسانن کە یا حیزبین یا نزیکن لە حیزب یا هەر با بڵێن با نەبێ بە تەشیری بەڵام نزیکن لە وەزارەتی خوێندنی باڵاوە. بۆچی باوکی لاوان؟ بۆچی ئەم کۆمەڵە کەسانە مستەفیدن؟ چێ مستەفید دەبێت لەمە؟ قوربان جارێسا مەسەلەن ئەوە تا دەزەڕێ بۆ سوتەمەنی کۆمەڵێک بازرگانی باڵی و نەود و سوتەمەنی و ئەم جۆرانە هەر کۆمەڵە بەرسوسە خوێندنی باڵاش بەشێکە لەو سیستەمە وەزارەتی کارەبایە کارەبا زۆر نایە مۆبیلەکانە نەری بەشێکە لەو سیستەمە کێش و ئاڵۆزیانی کە لە کوردستان هەیە هەمووی بەڕسە بەیەکەوە ئەو مەسەلەکە ئەوە نییە بڵێ ئاڵە بێژەمە دەیان خەیرانە ئەمە بگەڕێرەوە بۆ دایان کێشەی دەرمان هەیە دیسە کەسەخانە ئەهلیەکان ئەوەنەی کە پێشبن هەمووی سەر بە کۆمەڵی کۆمپانیانی بڵێ چێ و چێنی ئەو بەرنامەیەکدا بەڵام هەموو شتێک کردی تایبەت و گەردێکی شتی دەستەوە لە وڵاتە کەسە تایبەتەکە بە پارە وەساوە ئەوانە کەسەزانێک کە باشە باوکی لەوان قازانجی ئەم کەسانە لە چیدا کە ناوی خوێندکار ساڵانە نەگەڕێتەوە ئەم ساڵ زیاتر لە 25,000 خوێندکار ناوی لە ناوەندەکانی زانکۆ و پەیمانگەر نەگەڕاوەتەوە کێ قازانج لەمە دەکا و کێ لەمە زیان دەکا؟ وەڵاهی قازانج و زیانەکە چینەکەی خوارەوە ئیتر ئایا چینەکەی قیرەکەیە چینە بێ پشت و پەناکەیە ئەو کەسانەیە سەرمەندیەکەمە پێش خاجازەکە ئێستا مەسەلەن کە تۆ یا جەنابی هەر کەسیشکە لە 50کانە هێنی کێشە و نییە تۆ بە دوورەکیش 50 بێن لە جامیعی کامەیە چەند ملیۆنەگەیت لە کام کوێت چ بەشێک دەوێت بڕۆ بە پارە بخوێنە کێشەکانەوێت بڕۆ بە پارە بخوێنە ئیتر 50 49 هێنی 90 هێنی بە پارەیە کێشەکە بۆ حاڵەتی پارە ئەگەر یاسایش وایە بێت کە بڵێ زانکۆ بە پارە مەسەلەن لە 60 لە 70 کەمتر وەرنەگرێ زانە دوانین 10,000 خوێندکار وەرگرتن کە بڵێ لە 70 کەمتر نەبێ و بڕەکەشی ملیۆنێ بێ یا 2 ملیۆن بێ لەبەرەوە کێشەکە هەمووی بەڕەبتە بێک و دەسۆشی بەرنامە لەکەم بەڵام قەیران دەبنی بەشێکە هیوادارم لە بەرنامەی جەناب تا قەیرانی سودەمەنی و بانزینیش بێنێت تەوەریکی بەرنامە. سپاس بۆ پێشنیارەکەی بەڕێستان باوکی لاوان سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان لە تەوەرەکانی یافتەکانی داهاتوو بە تەکید ئەم تەوەرانەش دەخرێتە ناو
بابەتی دوانکەی ئێوە دەتوانن قسەی لەسەر بکەن بەتایبەت کە بابەتی سوتەمەنی ڕۆژ بە ڕۆژ هێشتا کورتبوتنی چەند لۆپێک باران نەباریوە سەری نەوتی سپی فریوە ئینشاڵڵا لە هەفتەکانی داهاتوودا قسە لەسەرم بابەتانەش دەکەین. بەڕێزان دەبینین ئێستا خوێندکاران تەواو ناڕازین لەو بڕیارانەی کە دەرکراون ئەوان بە دژی خوان دەزانن. بەشێکی زۆری خوێندکاران جەخڵ لەسەرەوە دەکەنەوە تەنها هەدەف و ئامانج ئەوەیە کە لە کاتێکدا لە ناوەندی حکومی زانکۆ و پەیمانگاکان وەرناگیرن ناچار پەنا بۆ پەیمانگە و زانستە پەیمانگە و هەروەها کۆلێژەکان بەرن ئەوانەی کە ئەهلین واتە ئەمانەی کە پارێکی زۆری تیادا سەرف دەکرێت. ئەمەش لە خودی خۆی داگەربێت و خوێندنەوەیەکی وردی بۆ بکرێت کۆمەڵێک زیانی زۆری دوجار لێ دەکەوێتەوە. گەورەترین زیانەکان ئەوەیە کە خوێندکارێک کاتێک توانای مێشکی یاخود توانای ئەوەی نەبووە کە بە خوێندنی ئاعتیادی زیاتر لەو نمرەیە بێنێت کە وەردەگیرێت لە زانکۆ پەیمانگاکان. بۆ نمونە خوێندکارێک 65 بۆ 70 کۆنمرەی هەیە دەبینی لە تەنها لەبەرەوەی کە پارەی هەیە دەتوانێت چێ لە زانکۆیەکی ئەهلی بخوێنێت لە بەشێکی زۆر بەرز لە بەشی دەرمانسازی یاخود سەیدەلی یاخود هەندێک جار لە وڵاتانی دەرەوە لە بەشی پزیشکەکان تۆبعام و ئەم بابەتانە دەتوانێت بخوێنێ. بەڵام ئەوەی کە زیانە سەرەکیەکەی ئەوە نییە کە پارەکەی سەرف کردووە ئەمە کێشەنی بەڵام دواتر کە دێتەوە ناوخۆ سیر دەکەی ئەمە هیچ فێر نەبووە دواتر نەخۆشی ئەم وڵاتە دەکەوێتە بەردەستی قوتابی ئەم وڵاتە دەکەوێتە بەردەستی دام و دەستگا و دەوائیرەکانی حکومەت دەکەوێتە بەردەستی کەسێکی نەخوێندەوار کە لەگەڵ ڕێزم هەندێکیان توانان هەیە بە فعلی لەوەی بارودۆخ بوویان نەگونجاو بێ بەڵام بەشێکیشیان ئەوەی کە خوێندکاران باسی دەکەن لەم جۆران بەهۆی ئەوەی کە توانان نەبۆ خۆیان لە قۆناغی شەشی ئامادەی نمرەیەکی وا بێنن دوجار بەهۆی ئەوەی کە دەزانن پارە هەیە بیر لەوە ناکەنەوە کە بە هەوڵ و کۆشیشی خوان دەرەجێکی باش بێنن بۆی کە لە شوێنێکی بەرز وەربژیرێن. دواتر ئەم وڵاتە ئەمەی دێ بەسەردەیەوەیکی ئێستا ئێمە دەیبینین. دەبێ ئەمەژە بە هەندێک لەو کۆمنتانەی کە ئێوە نووسیوتانن لە تۆڕی کۆمەڵاتی کورد لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئاماژان پێ بدەم. ئیبراهیم خورشید دەڵێ نەبوونی کەسانی پسپۆر و دانەنانی کەسی شیا و بۆ شوێنی شیا وای کردووە کە خوێندکار باجەکە بەم شێوەیە بە قورسی بدات. نیگا جەلال دەڵێت ئەمە هۆکاری سیستەمە خراپ و بێبەرنامەکەی وەزارەتی خوێندنی باڵایە. بڕۆ عزیز دەڵێ حکومەت نەخوێندەواری دەبێت و پێویستی بە کەسی خوێندەوار نییە. مشرا محەممەد دەڵێت بەهۆی دانانی ئەو سیستەم و بڕیارانەی وەزارەتەکەەوە کە تەنها خوێندکار تێیدا زەرمەند دەبێت. بەڕێزان هەر لە سەرتەوەری بەرنمەکە سۆران علی دەڵێت چونکە حکومەت دەربەستی ئایندەی گەنجی ئەم وڵاتە نییە بە فیعلی ئەگەر هاتبا و کەسانی خەمخۆر هەبا و دەربەستی ئایندەی تاکی ئەم وڵاتە بەتایبەت گەنجان بوونە کاک سۆران تەکید بە کە گەنجان بیریان لەوە نەدەکردەوە کە وڵات جێبێڵن و خۆیان بە دەریای ئیجەدا بدەن و هەموو ڕۆژێک کۆمەڵێک گەنجی چاوکاڵی ئەم وڵاتە ببن بە خۆراکی ماسیە دڕندەکان و قەرشە دڕندەکانی دەریای ئیجە. هەڤاڵ عوسمان دەڵێت ئەو بڕیارە خراپانی وەزارەتی خوێندنی باڵا دەری کردو وای کردووە کە بەشێکی زۆری خوێندکاران ناوەکانیان نەگەڕێتەوە. ساکار محەممەد دەڵێ لەبەرەوەی کە حکومەت خەریکی نەوتفرۆشتنە و هیچی لەو قوتابیانە دەست ناکەوێت نەوتفرۆشتنەکە بۆ ئەوان باشترە. بەڕێزانەوەی کە دەیبینین ئێستا هاوڵاتیان بەتایبەت چین و توێژی خوێندکاران دوای ئەم هەموو ناڕەزاتیانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا دەریان بڕی سەبارەت بەو سیستەمە خراپەی کە بۆ وەرگرتنی ناوەکانیان لە ناوەندی زانکۆ پەیمانگاکان هەندێک لە ڕێکخراوە خوێندکاری و ڕێکخراوە قوتابیەکان هاتنە سەرخەت لە ئاستی سکرتێری یەکەمی ڕێکخراوەکان و دوێنێ بەپێی ئیزانێرەکان کۆبنەوەیان کردووە و سەردانی وەزارەتی خوێندنی باڵان کردووە. کۆمەڵێک ڕێنماییان داوە بە وەزارەتی خوێندنی باڵا و ئەوانیش بڕیاریان داوە کە جێبەجێ بکەن لە بەرژەوەندی قوتابیانە. کاک بەکرد لە شووە لەگەڵمانە کاک ئابوو بەکرد لە سەی سادەقەوە فەرموو کاک ئەبوو بەکر. السلام عليكم ورحمة الله. عليك السلام ورحمة الله. يا أخوان الموضوع يعني ستوركان والله من برأيي من ألم حمية قريته هو حكمت. شو كسي الشيء ولا شيء الشيء داناني. أتحرقون من وزير تروده توفي دراو هذا. يعني شلون أكره كسي دو توستي يقرن ببامريو. هاي يجي شيء قريب بينج بزواني. عن يدي كسي بسفر بالأوارة.
کاگە و بەکر پێتان وا بۆچی کەسێک لە وڵاتەدا دوو پۆستی باڵای دەدرێتە دەست ئایا کەسی شیاو نییە بۆی کە پۆستێکی دیکە پۆستەکەی دیکە بگرێتە دەست و بۆ شتەکان لەسەر سیستەمی خۆیان بەڕێوە بچن کەسی لایکی مشکلی ئەمە لە وڵاتە ئەوەیە کەسی شیاو هەیە بەس بەڵام داینانێن لەبەرچی داینانێن لەبەرەوە لە حیزبەکەی خۆیان لە گروپەکەی خۆیان یعنی کێشەی ئەم وڵاتە هەر ئەوەیە هەموو یعنی ناڕەحەتەکانی ئەم وڵاتە هەموو ئەو شتانی کە لەم وڵاتان بەناڕێکی ئەڕوات هەمی ئەگەڕێتەوە بۆ دەسەڵات چونکە کەسێک نایەنێت کە شیاو بێ بۆ ئەو شوێنە شیاوە دای بنێت ئەگەر لە حیزبەکەی خۆی نەبیان لە گروپەکەی خۆی نەبێ داینانێت لەبەرەوە دوای بەسەرێت بەڵێ سپاس بۆ کاگە بوو بەکر لە سەید سادقە و سپاس بۆ سەرنج و تێبینیە جوانەکانی بەڕێستان کاک محەممەد لە بەردەڕەشەوە لەگەڵمانە فەرموو سڵاو لێبێ هەموو کاتێکت باش کاک محەممەد فەرمونون سپاس کاک محەممەد سەرنج و تێبینی ئێوە چییە لەسەر تەوەری بەرنامەکە پێتان وا بۆچی هەموو ساڵێک ژمارێکی زۆر لە قوتابیان ناوەکانیان خوێندکاران ناوەکانیان لە ناوەندەکانی پەیمانگە و زانکۆکان ناگەڕێتەوە بۆچی؟ شتەکە ڕوونی دیارە بەگە لە خۆمەجانی سەقەت ئەو مەساقەتەی کە ساڵ وەسەر ئەو میلەتی دەدەستێنێت ڕۆژ کراکەم خۆن دوازدە کاک محەممەد دەنگی تۆ بە باشی بە ئێمە ناگات ئەگەر دەنگت تۆزێک بەرز بکەیتەوە سپاس کاک محەممەد بەداخەوە پەیوەندەکەی وەکو پێویست نەبوو کاک محەممەد سانا خان لە سلێمانیەوە لەگەڵمانە فەرموو سانا ئەلو ئەم کاتە باش هەموو کاتێکتان باش زۆر سپاس دەکەم بەڕاستی ئەمز ئەوە بڵێم کە ئەم خەڵکە بەڕاستی هەخەتەی خۆیانە کە ئەویان بەسەریت لە کاتێکا کە هەڵبژاردن بوو هەمویان ڕۆشتن بەنیان پێیان ئێستاش خەتای خۆمانە کە ئەومان بەسەریت ئەو تەلەبانەشی کە ناویان نایەتەوانەیە هەمووی خەتای حکومەتەکەش کێ دایناوە خەڵکەکە دایناوە سانا خان ئەمساڵ هیچ زوڵم و غەدرێک لە خوێندکاران کراوە لە وەرنەگرتنیان لە ناوەندەکانی پەیمانگە و زانکۆکان تۆ کەس دەناسی یاخود هاوڕێی نزیکت هەیە کە کۆنمرەیەکی باشی هەبوو بێت بەڵام ناوی نەگەڕابێتەوە بێگومان هاوڕێم هەیە کە ناوی نەگەڕاوەتەوانێ وە خولی دوو هەمیشە کە بە ڕێژەیەکی زۆر بەرچاو ئەو خوێندکارانە غەدریان لێکراوە بەرامبەر بە خولی یەکەمەکان کە ڕێژەیەکی زۆر و جیاوازێکی زۆر لە نێوانیان ئادانراوە خوێندکار هەیە کە هەفتاوێکی هەیە هەشتا و چواری هەیە ناوی نەگەڕاوەتەوە یا کە ناوی گەڕاوەتەوانێ لەگەڵ تەلەبەیەک ئادانراوە کە کۆنمرەکەی زۆر زۆر کەمترە لەوەی ئەو بەشەی کە وەری گرتووە زۆر باشە پێتان وایە کە خوێندکاران دەتوانن چی بکەن لە ئێستادا لەم خۆناغەدا هیچیان پێدەکرێت یاخود دەبێ لەسەر بەڕێی خۆیان دابنیشن و شکر بن بەم دۆخە نەخێر ئەبێ بە دڵنیایی بە هیچ شێوەیە قبوڵی نەکەن و خۆپیشاندانێکی زۆر گەورە بەڕێوە بچێت نەک خوێندکاران بەتەنیا بڕۆنە سەرجادە بەڵکو پێویستە کەسوکاری خوێندکارانیش و تەواوی کۆمەڵگەی مەدەنی بڕۆنە سەرجادە و ئەم دۆخە قبوڵ مەکرێ بە هیچ شێوەیەک و بڕۆنە بەردەم دەرگای پەرلەمان بڕۆنە سەر جادەکان و جادەکانیان لێ بگرن هەتاوەکو بتوانن شتێکیان بۆ بکرێت چونکە ئەم خەڵکە ئەگەر هەر ئاوادانیشن بەڕاستی ئیتر حکوومەت ئەوە نەزاڵە بێ بەسەر خەڵکیە کە بە هیچ شێوەیەک هیچ شتێک ناکرێت بۆ هیچ کەسێک ئاسانە خان پێتان وا ئەوەی کە لە ساڵانە لە کاتی وەرگرتنی خوێندکاران دروست دەبێت هەموو ساڵە دووبارە دەبێتەوە هەر ساڵە بە بیانوەیەک ساڵێک سیستەمەکە تازەیە زان کۆلاینە ساڵێک بەشمان بۆ زیای کردووە تر ئەم ساڵ کۆمەڵک بەشیان تێکەڵاو کردووە ئیتر وەکو پێویست بەسەریدا مسەیتەر نەبوون ئەم جۆرە تێکەڵی و پێکەڵیە پێتان وایە لە وڵاتانی دراوسێ و لە سیستەمی پەروەردەی ئەوانیش ڕووبدات یاخود پێتان وایە تەنها لە هەرێمی کوردستان بەم جۆرەیە وڵی ئەوەی کە لە کوردستان بەڕێوە ئەچێت بەڕاستی هیچ بنەمایەکی نییە هیچ یاسایەک ئەوەی کە کوردستان پەیڕەوی ئەکا هیچ یاسایەک نایکرێتەوانێ چونکم بەڕاستی کە وەزیری پەروەردە بەیانی لەخەوەڵەسێ وەڵاهینە بڕیارێکی تازە پێ و بڕیارێکی تازە ئەیە بەسەر خەڵکیە بەڵێ سپاس بۆ ساناخان لە سلێمانی وە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی تۆ
بەڕێزان ئەوەی کە بەدی دەکرێت خوێندکاران تەواو ناڕازین، ئەمە جگە لەوەی کە ئەو خوێندکارانی کە لە ناوەندە زانکۆ و لە ناوەندی پەیمانگەکانیش وەرگیراون دەبینن کە وەکو پێویست کەلوپەلی پێویستیانیەوە ساڵانە بە ناوی کرێی داخلی و خەدەماتی داخلی 50 بۆ 100 هەزارێکیان لێ وەردەگیرێت و لە چەند ڕۆژی ڕابردووشدا بینیمان خوێندکارانی کۆلێژی ددان لە زانکۆی سلێمانی کە ماوەی زیاتر لە 3 بۆ 4 ڕۆژە گربوونە و ناڕەزاتی لە زانکۆ دەردەبڕن و ناچن ناوهۆڵەکانی خوێندنەوە. هەموو ئەمانە ئەوەمان پێ دەڵێت کە ئاسی خزمەتگوزاریەکان تەنانەت لە خودی زانکۆ حکومیەکانیش وەکو پێویست نییە. ئەمە جۆرە سیاسەتێکە پێڕەو دەکرێت تەنها بۆ ئەوەی کە وەکو خوێندکاران ئاماژەی پێدەکەن کە خوێندکار بیر لەوە بکاتەوە بەدیلی زانکۆی حکومی، ئەمەش بەبێ ویستی خۆی، چونکە هەموو خوێندکارێک توانای ئەوەی نییە کە بچێتە زانکۆیەکی ئەهلی بۆ پێی کە حتمەن ئەگەر خوێندکاران دەسەڵاتی ئەوان هەبوایە هەمویان بەتەکیدی زانکۆی حکومیان هەڵنەدەبژارد، چونکە ناوەندەکانی زانکۆ ئەهلیەکان هەم لە ڕووی بیناوە هەم لە ڕووی کواڵێتی ناو وانەکانەوە و هەم لە ڕووی سیستەمەوە هەم لە زۆربەی ڕووەکانەوە ئاستی توانای زانستی مامۆستاکانیان هەندێک جار لە هەندێک زانکۆی ئەهلی سیر دەکەی بەرزترە لە زانکۆ حکومیەکان. ئەمە وای کردووە کە قوتابی بیر لەوە بکاتەوە بەدیلی زانکۆی حکومی پەیدا بکە، بەڵام وەک پێشتر ئاماژەم پێکرد ئەمە بۆ هەموو خوێندکارێک ناچێتە سەر. بۆیە 2000 کۆمەڵە کەسانێک لی زیانمەند دەبن و لی زەرەر دەکەن کە لە هەردوو ئاین بوون، واتە نەدەتوانن بە پارە بچن بۆ زانکۆیەکی ئەهلی و نا حکومەتیش لە زانکۆیەکی حکومی وەکو پێویست وەریان دەگرێت و درێژە بەژیانی خوێندکاری و خوێندنی خۆیان بدەن لە کاتێکدا کە بەپێی دەستوری عێراق و بەپێی یاسای عێراق هەموو تاکێکی عێراقی بۆی هەیە تاوەکو تەواوکردنی زانکۆ پەیمانگە درێژە بە خوێندنی خۆی بدات و مافی ئەوەی هەیە هەموو تاکێک بەبێ بەرامبەر بەبێ پارە تاوەکو زانکۆ پەیمانگا تەواو دەکات درێژە بە خوێندنەکەی خۆی بدات و مافی وەرگرتنی لە زانکۆ پەیمانگاکان هەیە. بەڵام لە هەرێمی کوردستانەوەی کە دەیبینین ساڵانە کۆنمرەی وەکو ئەو خوێندکارانە ئاماژان پێکرد زۆر بەرز هەیە کە لە ناوەندە پەیمانگا و ناوەندە کۆلێژەکانی زانکۆکانی هەرێمی کوردستان ناوەکانیان ناگەڕێتەوە. ئەمەش نیگەرانێکی یەکجار زۆری دروست کردووە. سیر دەکەی خوێندکار هەیە 75 هەیە، بەڕاستی ئەمە بۆ بەشێکی زانستی یاخود وێژی ئەمە نمرەیەکی کەمنیەوە نمرەیەکی بەرزە. ئەمە دەتوانین بڵین لە سەر ئاستیدا توانای فێربوونی ئەم کەسە 7.5 ئەمەش نمرێکی کەم نییە لە کاتێکدا ئەم پێوەرەی کە دانراوە لە وڵاتانی جیهانی و پێوەرێکی عالەمی کۆنمرەی 50 کەسێک لە خوار 50وە نمرەی هەبێت، ئەمە توانای لە خوار ناوەڕاستەوە کەمترەوە چانسیەوەی پێنادرێت کە لە ناوەندەکانی زانکۆ پەیمانگەکان وەربژیرێت، بەڵام توانای 7.5 لەدا بەڕاستی توانایەکی خراپ نییەوە. هەندێک لە خوێندکاران ئاماژان بۆ کرد کە هەیە تا کۆنمرەی 80 ناوی لە هیچ شوێنێک ناتوتەوە. ئەمانە دووشتمان پێ دەڵێ، یەکێکیان ئەوەی کە خوێندکاران ئاماژەی پێدەکەن هاندانی خوێندکاران بۆ زانکۆی ئەهلی، یەک ئەوەکەی دیکەشیان بێتوانایی ئەم بەڵێشێمان لەگەڵدایە. ڕائید ڕەفعات لە کەلارەوە فەرموو. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. فەرموو کاک ڕائید. سڵاو ڕێز تایبەتمێ بۆ جەنابەت. سڵاو و ڕێز بۆ بەڕێستان کاک ڕائید ڕەفعات. لەسەر تەوەری بەرنامەکە بەڕێستان چیتان هەیە؟ پێتان وایە بۆچی هەموو ساڵێک ئەم کێشەیە لەم تەوقیتەدا دروست دەبێت و خوێندکاران ناویان وەک پێویست ناگەڕێتەوە؟ تجارەتەوە ئاخەن. فەرموون. وەرەی تجارەت. فەرموو بەردەوام بن. وەیەوەکەنە بەرە هەموو ساڵێ چەند خوێندکارێ بڕۆ بچێ بۆ ئەهلی یا بڕۆ بۆ ئەوەی حکوومیەکان هەیە ئەوەی حکوومەکان بە پارەیکەن. ئەمە قورس نییە بۆ کوڕ و کچی فەقیر، بۆ منداڵی فەقیر، بۆەوەی کە ساڵانە 3 ملیۆن دینار بدەن بە کۆلێژێکی حکومی تاوەکو ئەم 4 ساڵە تەواو دەکات زیاتر لە دەفتەرێک دەکات. ئەمە قورس نییە بۆ وڵاتی فەقیر؟ بەڕێزم ئەوانش بگەوە فەقیرە دەن هەر خۆ جەنابەت پرسیارەک.
بەڵێ بەردەوام بەفەرمونون. بەڵێ کاکەگانەوە تیجارەتێکە بڕێ ناو خۆیان نایکەن لەدەم قەزا لەبەر بڕێک ئەنگەرەکان ئایانەوێ خەڵکێ بڕوا پارە سەر بکە مەسەڵەن بە 30 ملیۆن بە 5 ملیۆن ئەوە تەحتەتی ئەوە بەسەری. زۆر باشە. خوێندکاران دەتوانن چی بکەن کاک ڕای ڕەفعات؟ دەتوانن ئەم مافی خوان بستێنەوە؟ شت هێ لە کورسانە نەکریایە، شت هێ لە کورسانیان کردەوە، مانکردنەکەن قیمەتی نییە، مزاهرەکەن قیمەتی نییە، چی نازان چی بکەن. ئەوانە ئەبێ چاڕێکی پێغەمبەری موسا دابەزێت یەک جایتر حکم کا، ئەوانە فەرعەون و چاڕێ موسا بکەن. بەڵێ بەڵێ سپاس بۆ کاک ڕائید ڕەفعات، سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. کاک یاسین لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک یاسین فەرموون. السلام علیکم. علیکم السلام وەرەحمەتوڵڵا الله. زۆر سپاس بۆ بەڕێستان. دەستخۆشی بەنامەکە لێ دەکەم، بەڕاستی بەنامەکە لە جێوەیە مامۆستا بەڕێزەوە یەکەم پەیوەندی پێتانوە دەکەم، هیوادارم ئینشاڵڵا لە داهاتوو پەیوەندی زیاترتان پێوە بکەم. بەڕاستی ئێمە نازانین خەمێک بخۆین، خەم بە قوتابیان بخۆین، خەم بە بەکاریان بخۆین، خەم بە کاسبکاران بخۆین. ئەوانەی زولمی قوتابیان لە حکوومەت لە قوتابیانی کردووە، بانچەکان کردووە، لە بەکارەکان کردووە. بەڕاستی لە سوکانی عارەبانە ئەگەر کابرا ناچار نەبی، کابرا ژیان و مەشیعەتی لەسەر عارەبانە نەبی، ئەگەر کابرا دەورەمەند بیتن چۆن عارەبانەی لێ دەخورد، چۆن عارەبانەی دەهەژوە. بەداخۆ بۆ حکوومەت نەیتوانی ئەتا ئێستاکە ژیانی کاسبکاران و هەروەها ژیانی قوتابیان بە تایبەتی دابین بکە. بەڕاستی ئەو یعنی هیچ ئەسڵ و ئەساسیەت و قوتابی دێتن پارەی لێوە دەگری. کابرا ئەگەر نەبوون نەبیتن کو دێتەوەی نەری، کابرا ئەگەر نەبوون نەبیتن نایەتەوەی دەرێ. بەڕاستی هەموو فەکینی فەقیر و هەژارە دێتەوەی دەرێ. بەڕاستی داواکاریمان لەو خەڵکانە بەڕاستی ئەوەی خەڵک بوو شاردی، خەڵک بە ئاگادی، خەڵک ئەوە نییە برێ من ناچمە دەنگدانێ و دەنگدانێ. بەڕاستی دەنگدان دەتوانی ئەو حکومە و دەسەڵاتە بگۆڕێت. بەڕاستی برا بەڕێزم بەڕاستی زوڵم زۆر کرا، بەس ئەمە نازانی وەڵڵاهی ژیانی هەموو تێک چۆ ژیان ناخۆش بۆ وەزع تێک چۆ. بەڕاستی خەڵک هەموو بەرەی دەریا ئیزدە دەڕوە. بەڕاستی ئێستا داوایەکەش ماوە لەگە خوسومار و منداریان هەمووە بەرەی ئیزدە دەڕوە. کاتە خەڵک وا دەجدەشتە، خەڵک ژیانی ڕۆژوە بەداخۆ بۆ حکوومەتێک بی خەڵک نەناو ببە، حکوومەتێک بی ژیانی خەڵک نەناو ببە. بەڕاستی ئەو حکوومەتەمان ناویست، حکوومەتەمان ناوێ. بەڕاستی ئەمە کلە حکوومەتێک بکەم کە ژیانم دابینەکە ژیانم نەناو ببە بباتم، خینم بمژی. بەڕاستی بەداخەوە خەڵک داوامبارە، خەڵک بەڕاستی داوا لە خەڵک شادی، خەڵک لە مافی خۆی بێدەنگ نەبی. بەڕاستی کاک یاسین سەبارەت بە نەگەڕانەوەی بەشێکی زۆری خوێندکاران ناوەکانیان لە زانکۆ پەیمانگاکان لەسەرەوە چیتان هەیە؟ زۆر سپاس دەکەم، سپاس بۆ کەناڵی ئەسمانی پێیاوە. السلام علیکم ورحمەتوڵڵاه. بەڵێ سپاس بۆ کاک یاسین لە هەولێرەوە، سپاس بۆ سەرنج و تێبینیەکانتان. بەڕێزانەوەی کە لە کۆی پەیوەندیەکان من کورد وتەنی ئەم مەتنەی کە وەرم گرت لەو شەرحەی کە ئێوە کردتان ئەوە بوو کە زۆربەی سەرنج و تێبینیەکانی ئێوە بۆ ئەوە دەچوون کە هۆکاری ئەمەی نەگەڕانەوەی ناوی قوتابیان و خوێندکاران لە ناوەندی زانکۆ پەیمانگاکان ئەوەی سیاسەتێکە تاوەکو ڕاستەی خوێندکاران بکرێت بۆ پەیمانگا و زانکۆ ئەهلیەکان. ئەمەش بەڕاستی قوڕس دەکەوێت لەسەر قوتابیان بەو هیوایی کە لە ساڵانی ئایندا ئەم کێشە و گرفتانە چارەسەر بکرێت و خوێندن کە بنچینە و فاکتی سەرەکی بەرەو پێشبردننی وڵاتان نەکرێت تا فاکتێکی بازرگانی و هۆکارێکی بازرگانی بۆ بەدەستهێنانێکی مادەیەک لەلایەن چەند کەسانێکەوە. بەو هیوایی کە ئەو خوێندکارانەی کێشە و گر و گرفتیان هەیە لەم ساڵدا کێشەکانیان چارەسەر بکرێت و هەوڵ و ماندووبوونەکانی چەند ساڵی ڕابردویان بە فێڕۆ نەچێت تا بەیگەیشتنەوە لە هەفتەیەکی دیکە و لەسەر کێشەیەک و لەسەر تەوەرێکی دیکەی ئێوەی ئازیز و خۆشەویست. هەموو لاکتان بەخوای باڵا دەست دەسپێرم. کاتێکی خۆش بۆ گەشتلایەک.